خۆمان لانی کەمە کۆمەڵی ئیسلامی پێمان وایە ڕاستگۆ لەگەڵ خطاب سیاسیەکەی خۆمان مابینێتەوە و حقیقت ڕەنگە زۆر جارێ ئێمە هێزەبی لەو هێزانێک کە ماوەی ئەم 2 ساڵە زیاد لە هێزەکانی کە ئیتیهام کرابین و زیاد لە هێزەکانی کە فشارمان لەسەر دروستکرا بێ و ویسترا بێ فعلەن ئەم وتارە سیاسی کە هەمانە لانی کەم لە بەشێکی دابەزین ئەقەلەکەی ئەگەر واز لە هەمووی نهێنی ئێمە خۆمان ئەوەندەی کە لە پەرلەمان بووین لەسەر وتاری سیاسی خۆمان بەڕوونی ماینەوە تا پەرلەمان کارا بوو و ئەو کاتەش کە پەرلەمان لە کار کەوتووە خۆتە زانی ئێمە وەکو هێزێکی سیاسی بە گوتاری سیاسیمان چ لەسەر ئاستی پەرلەمانتاران چ لەسەر ئاستی سەرکردایەتی سیاسی کۆمەڵی ئیسلامی ئەو شوێنەمان بەباشی پڕکردوتەوە و هەوڵماندا ئەو گوتارە بەڕوونی کۆمەڵی ئیسلامی لەسەری بمێنێتەوە پاشگەز نەبینەوە لەو پرۆژانەی کە هەمان بۆ یەک ئێمە باوەڕمان بە پەیوەندی سیاسی هەیە لەگەڵ لایەنەکان یعنی حقیقت باوەڕمان بە هەموو ئەوانە هەیە کەم هێزە سیاسیانە لە وڵاتین بەیەکەوەین و کەس ناتوانێت قساکە و نەفیکا و دووری خاتەوە و بیرکردنەوە لەو ڕێگایانەش ڕێگایکی تەندروست نییە و باشیش لەوە تێگەین کەم هێزانە بەپێی ئیستحقاقی خۆیان گەورە و بچووکن لەم ساحەیەوە کاریگەریشیان ئەبێ پەیوەست بێ بە ڕێژەی دەنگدەرانیانەوە نەک بەو هێز و دەستەڵاتە دارایی کە هەیەە لە هەرێمی کوردستان بەڵام قسەی ئێمە ئەوەل تا ئەخیر ئەوە بوو وەکو کۆمەڵی ئیسلامی و من پێم وایە لەسەر زمانی بەڕێز مامۆستانی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لەو دیدارانی کۆمەڵتەیدا بەشدار بووە لەو ینی بەشێک لەو دیدارانی کە ئەمیری کۆمەڵ لەگەڵ هەر پێنج هێزەکە بەشداری کردو من باشە گوتارانم لەبیرە هەمیشە باس لەو زمینە سازی و پێشەکیانە کراوە کە پێویست بوون بۆ سەربەخۆی بۆ ڕیفراندۆم لە گوتاری سیاسی ئێمە زۆر بەڕوونی ئەوە وتراوەتەوە لەگەڵ ئەو چاوەڕوانی و کاردانەوە و سلبیانەی کە لە دەرەوەی خۆمان هەیە ئەکرا لە هەرێمی کوردستان پێش بڕیاردان لە سەروادەی ڕیفراندۆم بەشی گەوری عەرقە لە ناوخۆیەکانمان کە بە بەراورد لەگەڵ پرسی سەربەخۆی بە بەراورد لەگەڵ ئەو خواستە لە مێژنەی ئەم میلەتە قوربانیدان بۆ ئەم شتانە قوربانیدانێکی بچووکە من زۆر بەڕوونی وە دیاریکراوی ئەڵێم پارتی دیموکراتی کوردستان ئەیتوانی پەرلەمانی کوردستان کارا بکاتەوە و ئەمە قوربانیەکی زۆر کەمە ئەگەر ڕاستە لە پێناوی پرسی سەربەخۆی کەوتراوە بەم پێشەکیانەی ئێستاوە گومانەکەین کە ئەمە کارتێکی فشار بێ و بەکار بهێندرێ ئەگەر ڕاست ئێمە بەرەو ڕیفراندۆم و بەرەو سەربەخۆی هەنگاوانین بەم پێشەکیانەوە کۆمەڵی ئیسلامی ئامادەی هەموو قوربانێکی تێدا